Çalakvan Sakar Latif Kirizan dibêje derfetên kar li Başûrê Kurdistanê ji bo jinan tune newgot, pirsgirêkên aborî zêdebûna nirxê, kelûpelan û giranbûna sotemeniyê du qat bargiraniyê ji bo jinan çêdike. Sakar Latif hişyarî da ku ger ev pirsgirêk neyê çareserkirin dê bibin sedema ji pergala perwerde û malbatê astengiyan çêbike. سیاسی وەگەر سیرکەن لە ڕووی کۆمەڵایەتی و ئەمانش دواتر کاریگەریەکانی لەسەر هەموو تاکەکانی کۆمەڵگا هەیە بە تایبەتی ژنان بەڕاستی ئێمە کاتێ باسی سەختی و ناڕەحەتی بارودۆخی ئابوووریەکەی ژنانیش بەشێکن لەو قوربانیدانە بەڕاستی ئێستا لەم ڕۆژانە کە بینین خۆمان بچ بارودۆخێکی سەخت هاتیە پەڕین بە هەمان شێوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بوونی ئەم گرفتە ئابوووریانە کێشەی زۆری کۆمەڵایەتی و خێزانی بەدوایە کە ئەمانە دواتر قەرەبوو ناکرێنەوە بەڕاستی ناتوانانی ئەمانە قەرەبوو بکەیتەوە چونکە ئەم کێشانە ئەم گرفتانە ڕەنگە بە جۆرێک کاریگەری بەجێبێڵێ دوورمەودا نەک تەنها بۆ ئەمڕۆ دوورمەودا کاریگەری خۆیان بەجێڵە بۆیە ئەم بۆشایە سیاسی کە هەرێمی کوردستانی تیا بەڕاستی لە پەخستنی پەرلەمان لە دروستنەکردنی حکومەت کاریگەریەکی زۆری هەیە لە هەندێک کاریگەری لە ئێستا و هەندێک کاریگەریشی لە داهاتووە ئەمە ئەتوانین بڵێن یان بەرپرسانی ئەم وڵاتە تا چ ڕادێک هەست بەم بەرپرسیارەتی گەورەکەن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە دەنگدەران بەرامبەر بە خەڵک بەگشتی بەڕاستی پێکهێنانی حکومەت و کۆبوونەوەی پەرلەمان بەرپرسیار بە دڵنیایەوەی کە ینی گرفتەکە قوڵترەکە ئەوی کە گرفتەکە زیاترەکە کە ئەوەیە بۆ خۆی هەلی کار و دەرفەتی کاری ژنان کەمترە لە هەموو قەیرانەکان ئابینین لە هەموو گرفتەکان ئابینین بەڕاستی بەشێکی ئەرکێکی قورسەکەوێتە سەرشانی ژنان بە تایبەتیش ئەو ژنانە ئەرک و بەرپرسیارەتی خێزانەکانیان لەسەر شانە ئەرک و بەرپرسیارەتی ئابوووریان لەسەر شانە لەمە کە دیسانەوەی بەستینەوە بۆ ئەگەر تۆ حکومەتێک هەبێ ئەگەر پرۆژە یاسات هەبێ ئەم حکومەتە بێ لە خەمی چارەسەرکردنی ئەم گرفتانە هەبێ ئەم پەرلەمانە بێ ینی گەرموگوڕی پەرلەمان لە پرۆژە یاسا و مناقەشەکانی لەسەر چارەسەری گرفتەکانی بەشێکم کۆمەڵگەیەکە ژنانە.